شەوانی قەدری پڕبەرەکەت کە لە خزمەتیان داین پێمان دەڵێن چۆنیەتی گرنگە نەک چەندیەتی. کاتێک پەروەردگار سوبحانەهو وتەعالە بۆمان باز دەکات و دەفەرمێ لەیلەة القەدر خەیر من ئەلف شەهر، تاکە شەوێک کە ئونزیلە فیه القورئان، ئەو شەوە لە ڕووی ساتەوە، لە ڕووی کاتەوە، لە ڕووی دەقە و سەعاتەوە هەر وەک شەوانی ترە، لە ڕووی تاریکی و بوونی ئەستێرەکان و مانگ و پاشان هەڵاتنی ڕۆژی دوای ئەوە بەسەریدا هەر وەکو ڕۆژانی ترە، وەکو شەوانی ترە، هیچ فەرقێکی نییە. بەڵام ئەوەی کەوا ئەم شەوەی جیا کردەوە پەروەردگار دەفەرمێ زۆر گەورەترە لە هەزار مانگ. واتە هەزار مانگ مەبەست هیچ عەدەدەکەش نییە، یعنی یەکجار گەورەیە کە هەر بەراورد ناکرێ بە شەوانی تر. بۆ ئەم شەوە، ئەم شەوی قەدرە ئەوەندە گەورەیە لەبەر ئەوەی کەوا قورئانی تێدا هاتۆتە خوارەوە، لەبەر ئەوەی شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن، لەم مانگە پڕبەرەکەتەدا کە ئێمە لە خزمەتی دابووین ئەلحەمدولله قورئانی پڕبەرەکەت و بەخشش هاتۆتە خوارەوە. کەواتە نازڵبوونی قورئان لە شەوی قەدردا لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا هەم مانگەکەی پڕقەدر کردووە، ئەوە تا ڕەمەزان خوای پەروەردگار بە تایبەت لە قورئانە ناوی دێنێ. هەروەها گەورەی مانگەکانی ساڵە، هەموو موسڵمانێک بەتەنها ئەگەر هیچی لەبیر نەبێ مانگی ڕەمەزانی لەبیرە، خواحافیزی لێ دەکا، یەکسەر بیری ڕەمەزانی داهاتوویەتی و چاوەڕێی دەکا. و پاشان ئەو شەوی قەدرە، شەوی لەیلەة القەدر، شەوە ڕێزدارەکە، شەوە بە پێز و بە نرخەکە زۆر زۆر گەورەترە لە هەزاران شەوی تر، لە هەزاران مانگ خواپەرستی تێیدا. لەبەر ئەوە ئەم شەوە چۆنیەتیەکەی گرنگە نەک چەندیەتی. کەواتە تۆ چەندەها شەو لە ژیانتدا تێپەڕیوە، ئەگەر شەوی قەدرت بە نسیب نەبوو بێ، یعنی تەمەنت بە فیڕۆ چوو. بۆیە موسڵمانان وەکو جەنابتان ئەلحەمدولله لە ماڵەکانی خوای پەروەردگار، لە ماڵەکانی خۆیاندا دادەنیشن و عیبادەتی خوای پەروەردگار دەکەن. لە دەرسی قەدرەوە، لە شەوی قەدرەوە فێری ئەوە دەبین بۆ تەواوی ژیانمان. ئەم ئیسلامە عەزیزانی خۆم، خۆشەویستەکانم، بەس باسی ئەوە نییە عیبادەتێکت بۆ باسکە ئاەتێک بخوێنیەوە یەکسەر بیت کە بە کوردی یان چەند فەرمودەیەکی لەبارە بێنیەوە، بەڵکو هەموو عیبادەتێک لە ئیسلامدا وەکو ئەوەی کەوا قیامەتمان ئەلحەمدولله ئاوەدان دەکاتەوە، تای تەرازومان پڕ دەکات لە خێر و چاکە، بۆ ژیانی ئەم دنیایەشمان دەرسێکی گەورەمان دەداتێ. بۆیە وەڵڵاهی ئیسلام ڕەحمەتە بۆ هەموو کەس. ئیماندارەکە سەرفرازی دنیا و قیامەت دەبێ، بەهەشتی پێ بەدەستدێنێ، تەنانەت ئەوەی کەوا بڕواشی بەخوانێ نەعوذ بالله پەنا بەخوا. مولحیدەکەش وەڵڵاهی دەبوو دژایەتی ئیسلام نەکە، وەکەوەی بڕوای بەخوا نییە، بڕوای بە قیامەت نییە، بڕوای بە بەهەشت و دۆزەخ نییە، بەس هاتە لە ئیسلام سودمەند بوویایە، ژیانێکی بەختەوەری دنیای دەبوو. لەو هەموو بەڵاو سەرگەردانەی کە مرۆڤایەتی ئەمڕۆ تووشی بووە بەخوا ئینسان بە دوور دەبوو. وە لە شەوی قەدرەوە کە ئێمە وەکو موسڵمان ئەلحەمدولله بە فەزلی خوای پەروەردگار و داواکارین لە ئەڵڵا سوبحانەهو وتەعالە بە گەورەی خۆی لێمان قبوڵکە، بە گەورەی خۆی فەزلی شەوی قەدرمان بەنسیب بکە، کە توێشەبەرەی قیامەتمانی پێپڕ دەکەین و بە ئیزنی خوای گەورە بەهەشتی پێ بەدەستدێنین، دەرسە گەورەکەی ژیانیشی لێوەردەگرین. ئەویش ئەوەیە تۆ لەسەر زەویدا چەند ساڵێک دەژی، دیاری نەکراوە، بەدەست خۆمان نییە چەند دەژین، نەدەزانین چەند دەژین، نە بەدەست خۆمانە چەند دەژین. هیچ مرۆڤێک لەم سەر زەویەدا نییە بتوانێ بڵێ من ئەمەندە ساڵە لەسەر زەوی دەژیم. بەدەست خۆشمان نییە چەند دەژین، ئەوە دیاری کراوە لە لای ڕەب العالەمینەوە. تۆ بە گەنجی دەمری، بە پیری دەمری، دەچی ئەرذەل العومر پەنا بەخوا، ئەوە هەمووی دیاری کراوە. بەڵام یەکشت بەدەست خۆمانە، لە ڕەحمی خوای پەروەردگارەوە بەدەست خۆمانە چۆن دەژین، ئەمەیان گرنگە. چەند دەژی لەسەر زەویدا ئەوە نە بەدەست تۆیە، نە ئیزنمان پێدراوە، نە پرسمان پێکراوە، بەڵام بەدەست خۆمانە چۆن دەژین لەسەر زەویدا. کەواتە چۆن ژیان گرنگە بەڕێزان، نەک چەند ژیان. شەوی قەدر ئەو دەرسە گەورەی ژیانیشمان فێر دەکات. لاپەڕەکانی گەردوون کە کتێبێکی کراوەی خوای پەروەردگارن،
هەر شتێک کە تەماشای دەکەی دەرسی ژیان و دین و ژینی قیامەتی شت فێر دەکات پێمان دەڵێ گرامێک ئەڵماس لە تەنێک ئاسن بە قیمەتترە واتە شتەکان بە قەبارەیان نییە بە چەندیەتیان نییە چەند زۆرن بەڵکو بە چۆنیەتیانە چەند بە نرخن بەڵێ گرامێک ئەڵماس 1 گرام لە ئەڵماس زۆر لە تەنێک ئاسن بە قیمەتتر و بە نرخترە